مانگی ئەیلۆل مانگی هۆشیارکردنەوەی شێرپەنجەی منداڵیە لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی کوردستان. ساڵانە لەم ڕۆژەدا بەدەیان چالاکی جۆراوجۆر ئەنجام ئەدرێت. هەر بۆیە لەم ڕوانگەیەشەوە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە پارکی هەواری شار کامپینێکی بەرفراوان ئەنجام ئەیات بەکردنەوەی پیشانگەیەکی تایبەت بە تابلۆکانی منداڵانی نەخۆشخانەی هیوە. ئەمە جگەلەوەی بڵاوکردنەوەی چەندین پرۆشۆر کە گوزارشتن لە هێماکانی شێرپەنجە و خۆپاراستن و مافەکانی منداڵانی توشبوو بە شێرپەنجە دەکەن. مۆ خۆتان ئاگادارن توانم بڵم خزمەتکردنی توشبووانی شێرپەنجەی مناڵ ئەرکێکی قورسەوە هەمیشە کولفەیەکی قورس بۆ هەم لەسەر حکومەوە لە ڕووی دابینکردنی سەرچاوی مرۆیی و سەرچاوە پزیشکیەکانەوانێ هەمیشە پێویستمان بە پاڵپشتی هەبووە و توان بە سوپاسەوە بڵێم ڕێکخراوی مناڵپارێزی هەوە لەو ڕێکخراوانەی کە لە سەرەتای دروستبوونی سەنتەرە شێرپەنجەکان لە سنووری هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورەی کردو و کێکێک بۆ لە کۆڵەکەکانی چارەسەر چونکە هەمیشە منداڵ چەندێ پێویستی بە چارەسەری پزیشکی و نەش پێویستی بە چارەسەری دەرونی هەیە. ئێمە ئامارەکان ئەگەر بە شێوەیەکی گشتی سێری بکەین بۆ نمونە لەسەر ئاستی هەرێم تا ئێستا 2007 مناڵی توشبوو تۆمار کراوە لە سەنتەرە شێرپەنجەکان و دوایین ئامار لە نەخۆشخانەیەوە ئێمە نزیکەی 220 حاڵەتمان هەبوو لە ساڵی 2021دا کە ئەتوانم بڵێم ئەم ڕێژەیە 40 بۆ 50 هی پارێزگای سلێمانی و چواردەوری بووە لەگەڵ هەڵەبجە ماباخەکەی هی ناوەڕاست و خواروی عێراق لەگەڵ پارێزگاکانی تری هەرێم بووە. دیارە مناڵپارێزی کوردستان لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا هەموو ساڵێک لەم مانگەدا بەرفراوانترین کەمپینی ئەنجام داوە. کەمپینەکان خۆی لە بڵاوکردنەوەی بەدەیان بڕۆشور دەبینێت بۆی ئەو بڕۆشورانە شەر هەمویان هێمایەکەنیان بۆ ئەوەی کە دایک و باوکان هوشیار بن بەرامبەری ئەوەی مناڵەکان هەر جۆرێک لێچێک لەو هێمایە نەبێت چۆن بە زووترین کات بگەینێتە نەخۆشخانەوە بۆیەوە زوو چارەسەر بکرێت. ئەمانەوە ڕۆژانە ئیشی لە ڕێگەی ئیشی دەستەوە لە ڕێگەی ئەم ئیشە هونەریانەوە کە ئایبینن لە ڕێگەم تابلویانەوە بە دنیا بڵێن بە مناڵەکان بڵێن کە ئێوە هێشتا ژیان بەردەوامە ئەتوانن ینی بژین ئەوە تا بەرهەمی دەستی خۆتانە لێرە ئایبینەوە. یەکێکی تر لە هەنگاوە دیارەکانی نێو ئەم کەمپینە ئەوەیە کە خێزانێکی ژینگە دۆست بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ و 4 مانگ چ جۆرە پلاستیکێک هەیە فڕیان نەیاوە هەمویان کۆ کردوێتەوە چونکە پێیان وایە زەرێرێکی زۆر بە ژینگە دەگەێنێت. لە هەمان کاتیش هۆکاری سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. هەر بۆیە با لە زاری خۆیانەوە باس لە گرنگی پرۆژەکەیان بکەن. ئەم پرۆژەی ئێمەش ماوەی 2 ساڵ و 4 مانگێک ئەبێ کە پلاستیک و ئەەکەینەوە ئەتر لە بچووکترین کەرەسەی پلاستیکی کە ڕۆژانە بەکاری ئەهێنیە تاوکو ئەگاتە ئەو شتانی تر کە بەردەستمانەکەوێت لە دەبعاوێکەوە بێت لە هۆکاری پاکردنەوە و شامپۆ و تەنانەت دامپاکەرەوەشی تایە لێمان کردوێتەوە و بەشە پلاستیکەکەیمان هەڵگرتووە. هۆکاری ئەمەش ئەو بوو کە ڕۆژ بە ڕۆژ شێرپەنجەی مناڵ زۆر ئەبێت. لە پێناو ئایندەی مناڵەکەمە ئەم شتم کردووە کە نامەوێت هۆکارێ بم بۆ زۆربوونی ئەم نەخۆشیە لە کۆمەڵگەیە و هیوادارم دایک و باوکەکان زیاتر و هۆشیارانەتر لەگەڵ ئەم حاڵەتەیە ئەوە بکەن مامەڵە بکەن چونکم ئێمە خێزانێکی زۆر پچکۆلین لە 2 نەفەر پێگاتوین توانی بێتمان ئەم بڕە زۆرە لە پلاستیک کۆکەینەوە ئاخۆ ئەگەر خێزانێکی گەورە و خێزاندار بیت ینی بچەنێکە بێ. خۆشبەختانە لە ئێستایا چەنەها جێگە هەیە کە ئەم مادە پلاستیکیانەوە دەگرن و دووبارە ڕسایکلەکرێتەوە بەکارەهێنرێتەوە کەمە شتێکی زۆر باشە. لاوەچە چەند ساڵە پێش ئێستا ئەمە نەبوو بێ ینی گرفت بوو بێ کۆکردنەوەی پلاستیک بەڵام خۆشبەختانە لە ئێستایا ناڵم ئەو شەریکە پلاستیکانە هەیە ئێمەش ساڵمان پێوە کردوون کەین ئەیبەن و دوجار ینی بڕەکەی هەر چەندێکی کرد بە پارە ئەمانەنەوە و نەمامی پێنێژین. ئەنجامدانی ئەم جۆرە چالاکی و کەمپینانە لە ماوەی ئەم مانگەدا وا دەکات دووبارە هیوایەک ببەخشێت بە منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە. بۆیە سازکردنی چالاکیەکان هەر جارەی لە نێو سنتەر و بنکەیەکی تەندروستی یاخود شوێنێکی گشتی وا دەکات دووبارە خێزانەکان و منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە متوانیان بۆ بگەڕێتەوە و ژیان بەردەوام بکەن لە کۆمەڵگەدا. لە هەمان کاتیش هاوڵاتیان پێویستە زیاتر و زیاتر هۆشیارانە و بەرپرسیاریان هەبێت بەرامبەر نەخۆشی شێرپەنجە و ژینگە دۆست بن.